سەرڕای زیاتر لە 4 کۆبوونەوە هێشتا ناکۆکیەکانی یەکێتی و پارتی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و گەیشتن بە ڕێکەوتن یەکلایی نەبوونەتەوە. هەرچەندە دوای کۆبوونەوەکان باز لەوە دەکەن هیچ گرفتێکیان نییە و بۆچوونەکانیان لە یەکەوە نزیکن، بەڵام ئەوە قسەی میدیاکانە و ناکۆکیەکان تاوەکو ئێستا وەکو خۆیانن. هەموو ئەوانە توانم بڵێم موسەکینێکی ئەعلامیە یەن لە ڕای گشتی و یەن لە هەموو هێزەکانی تری دەرەوەی دەسەڵات کە گرنگە هێزەکانی دەرەوەی دەسەڵات تێبگەن لەمە و بەرنامە و ئەجندایان هەبێ کارنامەیان هەبێ بۆ بەدیلی ئەم مامەڵەی دەسەڵات، چونکە ناکرێتەوە مەسەلە دەسەڵات کەی بوێ انتخابات بیکات کێشی بوێت نەیکات. بۆیە ئەوەی کە باسی لەکەن ڕێکەوتن تەنها مەگەر ڕێکەوتن لەوە بێت لە جارێکە هەڵبژاردن دواخەن، ئەگەر نا بابەتە ئەساسیەکە و پرسە سەرەکیەکە کە کورسی کۆتاکانە و ڕێنەکەوتون لەسەری و پێشم وایە هەموو ئەو پاسا و بەڵگەهێنانەوەی بۆ ئەوەی کە بۆ ئەسڵ بۆ انتخابات نەکەن، چونکە ئەو پاساوانە پاساوگەلێک نین کە حاڵەتێکی زۆکت و پڕ ڕوویابێت. ناوەندی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری دەڵێت ئەوان هیچیان نەماوە بەم دوو حیزبەی بڵێن، ئەجێندا و پلانەکانی خۆیان لە کۆبوونەوەکاندا پێوتون ئەوان مماتەڵە بەکاتەوە دەکەن. من پێم وایە پێویست بە کۆبوونەوە ناکات، چونکە هەموو لایەنەکان بۆ چوونەکانیان وازەحە و خصوصیانەتە سەرمێزی گفتوگۆ تەنیا ئەوە نەماوەتەوە پارتی دیموکراتی کوردستان بابەتی کۆتاکان بە جۆرێ لێ بکات کە بیباتەوە ئەو داوانەی ئێمە بباتەوە پەرلەمانی کوردستان. کۆمەڵی دادگەری کوردستان لە زاری وتەبێژی فەرمی کۆمەڵی دادگەری و ڕای گەیاندووە هەر کۆبوونەوەیە گیان هەر بابەتێک بێتە پێشەوە ئێمە هەڵسەنگاندنی بۆ ئەکەینە. ناکۆکی سەرەکی یەکێتی و پارتی لەسەر دواخستنی هەڵبژاردن لەسەر پرسی کورسی کۆتاکانە. یەکێتی دەڵێت پێویستە ڕێژەی دەنگی کۆتاکان بەپێی پارێزگاکان بێت. ئینستیتوتی پێیش دەڵێت کورسی کۆتاکان لە نێوان ئەم دوو حیزبە لە پێشووتردا بۆ بەرژەوەندی تایبەت بەکارهێنراون. لێرە پرسیارێکمان لاقوت دەبێتەوە، بۆچی لە خولی سێیەمدا دەنگەکان زۆرە لە خولەکانی تر وا دابەزیوە، بەراوردی ڕێژەی دەنجی پێکاتەکان لەگەڵ دەنجی کورسی گشتیدا وەک نایەتەوە. ئەمە یەکێکە لەو خاڵانێک کە باس لە دەستێ خستنی لایەنە سەرەکیەکان دەکرێت لە بەکارهێنانی کورسی پێکاتەکاندا. بەهۆی ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتی بۆشایەکی یاسایی گەورە دروست بووە. پەرلەمانی کوردستان 12 ساڵ لە تەمەنی خۆی گەورەترە و دەبوو تا ئێستا 8 هەڵبژاردن ئەنجام بدرایە، بەڵام لە ساڵی 1992 تاوەکو ئێستا تەنها 5 هەڵبژاردن ئەنجام دراوە. هۆشداریە دەرەکیەکانیش بۆ ئەم دوو حیزبە جگە لە قسە هیچی دیکەی لێسەوز نەبووە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.